سی ئەیلولی ئەمساڵ لای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ڕۆژێکی دیاریکرا و چەسپاوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. وتەبێژی کۆمسیۆنیش بۆ پەیام دڵنیایی دەداتە لایەنە سیاسیەکان هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە دەچێت و نەکارەکانی کۆمسیۆن و نەتۆماری دەنگدەرانیش نابنە پاساوی دواخستنی ئەو هەڵبژاردنە. من حەزەکەمەوە بڵم زۆر بەڕاشکایی و زۆر بە ڕاستگۆیش لا ئێمە هەڵبژاردن دەکرێت بە قەناعەتی ئێمە بەشێک لەو گومانانەی کە لەسەر تۆماری دەنگدەران هەیە. من حەزەکەمەوە بڵێم بەڕاستی بەشێک لەو لایەنانی کە لەگەڵ هەڵبژاردن دانین بیانۆکە لەسەر ینی تانەدەن لە تۆماری دەنگدەران ئێمە حەقمان پێداون بۆیان هەیە لە بەردەمی ئێمەدا بۆیان هەیە لە بەردەم بەرزترین دادگای هەرێمی کوردستان دادگای پێداچوونەوە ڕخنەمان لێ بگرن ینی هەموو ئەوی کە لە دڵیاندایە بەڵام بە هیچ شێوێک نابێتە گرفتێک بۆ دواخستنی هەڵبژاردنەکان چونکە ناکرێت حیزبی سیاسی لەبەرەوەی کە ئامادەنی بۆ هەڵبژاردنەکان بەڵگە بگری بە تۆماری دەنگدان لە کاتێکدا تۆماری دەنگدان ئێمە بە زانیاریت بە نسخە پێمان داون لە بەردەستیاندایە پێمان گوتن فەرموو بە بەڵگە ینی پێشکەشماکەن چ لە یەکتان هەیە با پاکیکەنەوە. تۆماری دەنگدەران ئەو تۆمارەی بووەتە دێوزمەی هەڵبژاردن بۆ ئەو لایەنانەی هەمیشە دەبنە قوربانی ساختەکاری تۆمارێکە ناوی کوردانی پارچەکانی دیکە و کرێکاری بنگلادشی و نیپاڵی و فیلیپینی و ناوی مردوو دووبارە و بە هەزاران ناوی دیکەی ساختەی تێدایە. گەرچی کۆمسیۆنی باڵای هەرێم بەدەیان هەزار ناوی ساختەی لەو تۆمارە دەرهێناوە و خاوێنی کردووەتەوە بەڵام وتەبێژی کۆمسیۆنی باڵای هەرێم هێشتا ناتوانێت گەرنتی لە 100% خاوێنی تۆماری دەنگدەران بدات. ئەو تۆمارە پاکتر لە عێراق ینی تۆمارەکەی ئێمە پاکتر لە عێراق بەڵام پاک نییە ینی من حەزەکەمەوە بڵێم تۆمارێکی 100% پاک نییە بەڵام بە بەراورد لەگەڵ عێراق وەکو باسم کە نزیکی 15 کورسی پەرلەمانی فەرقە ینی ئەو کە فەرقە ئیشی لەسەر کراوە و ناوی دووبارە لابراوە ناوی مردوو لابراوە ناوی هەر دوێنێ 11,000 کەس وەکو باسم کرد لابراوە ناوی دایان حەقلێکەیە کە ناوی لەسەر لابراوە ینی ئەوم کاری نزیکی 8 مانگی ڕابردووە بۆیە دەکڵێن پاکترە بەڵام پاک نییە بەڕاستی من بڵم کە 100% پاکە نەخێناتەوە. وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایش بوونەتە گەورەترین گرفتی هەڵبژاردن بە شپرزی و ئەرقەلە دروستکردن ناوی فەرمانبەر و هێزەمنیەکان دەدەنە کۆمسیۆن و کۆمسیۆنیش گەورەترین کێشەی دەنگدانی تایبەتە کەچی بکات هێزەمنیەکان لە دەنگدانی گشتیدا جارێکی دیکە دەنگ نەدەنەوە و ناویان لە تۆمارە گشتیەکەدا پاک بکرێتەوە. ومن یەک لەو کەسانە بووم کە لەگەڵ لیژنەی باڵای وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش وەزارەتی پێشمەرگە دانیشتوین داوامان لێ کردو تەنها نامان پێدا ناوی دەنگدەری تایبەت بەداخەوە ئەو ناوی کە بۆ مەهات ینی نزیکەی ینی تا دوێنێ 237,000 کەس بۆ ئێمە هاتووە کە بە قەناعەتیمە بۆ بەشێکیش نهاتوە تەبەن قەناعەتیمە نزیکەی لە هەرسێ بەشەکەی لەگەڵ ئەنجومەنی ئاسایش هەمووی کۆکەوە نزیکەی 9 ملیۆن دەنگدەر دەکا کە بە هەموو پێوەرێک ئەوە تەسیر لەسەر نەتایج انتخابات دەکات بۆ ئەنجومەنی کۆمیسارەکان بەشی زۆر لەگەڵ ئەوە دابین کە بە هیچ شێوەیەک نەتایج قبول نەکەین و داوامان کردووە کە بەیانی کۆبنەوە بکرێت لەسەر بابەتە وا پێویستە لەگەڵ حکوومەت و پەرلەمان دانیشین و ڕای ئێمە وایە بەڕاستی تەنها ئەو کەسانەی لە داوامی فەرمیدان کە لەوانەیە 10,000 بۆ 12,000 یان بۆ 15,000 کەس تەپەڕنەکە وەکو ڕاپرسی کردمان تەنها ئەوانە وەکو دەنگدەری تایبەت حساب بکرێن. چاودێرانی سیاسی و هاوڵاتیان و تەنانەت خودی سیاسیە باڵاکانیش زۆر جار باوەڕیان وایە وتویانە لە مێژووی حکومڕانی کوردیدا هەڵبژاردن نەبووە بێ ساختەکاری تێپەڕێت هەمیشە لایەنەکانی دیکەش جگە لە دوو حیزبی دەسەڵات باجی ئەو ساختەکاریان داوە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.